خۆتان نەزانن دەواازە فەرمیەکان تەنها شوێنە کە خەڵک هاتوچۆی یا بکات بەڵام سنووری هەڵەبجە هەندێک مەرزی ناڕسمیتیایە و لەگەڵیشیا هەندێک مەرزیتیە کە خەڵک بە قاچاق دێتە ژوورەوە ئەوانەی کە بە قاچاق دێنە ژوورەوە بە نایاسایی دێنە ژوورەوە ئێمە لە کەرەنتینە دایانین لە ئوتێلێکمان بۆ دابین کردوون کە شوێنێکی گونجاوە بۆ ماوەی 14 ڕۆژ لەژێر سەرپەرشتی تەندروستی ئێمەدا دەبن بەڵام بە نیشتەجێی زۆرم لی بەداخەوە داوای لێبوردنیان لێ یەکەین پێشوەختە بەڵام ئەوەی کە ئێمە ئەیکەین تەنها لەبەر پاراستنی تەندروستی کەسوکاریانە و حەزەکەم لێرەوە بە خەڵک ڕابگەێنم ئەگەر یەکێک هەستەکەن لە ئێران هاتوۆتەوە لە وڵاتی ئێران بزات تیمەکانی تەندروستی یا ئەو هێڵەگەرمەکان ئاگادار بکەنەوە لە ئێستادا لەو کەرنتینەیە 34 کەسمان ڕاگرتووە کە باری تەندروستی هەمویان زۆر جێگیرە و هیچ کێشەیەکیان نییە.